وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برانی بەڕێز خوشکانی عزیز، ڕۆژوانانی خۆشەویست، خۆشحاڵم دێنەوە خزمەتتان لە یەکێک لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ بفەرمێ. و هاتینە سەرباسی کۆتاییەکانی خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کە نۆشی کردوون، یەخوا عافێتی بێ، ئەویش خواردنی میوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ویستێتی فێرمان کە میوە یەکێکە لەو ضەروریاتانەی کە مەفروزە لە خواردنی ئینسانە هەبێ، ئەگەر ماوەیەکی زۆریش نەیخوا مەفروزە لی بێبەش نەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم میوەی خواردووە بۆ ئەوەی کە فێری ئومەتەکەی کە. بۆیە لە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم یاخود لە حەدیثە کە بۆمان جێڕاوەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کۆمەڵێ میوەی خواردووە. یەکێک لەو میوانەی خواردوێتی میوەی شووتی بووە. جا شووتی حسێبە لەسەر سەوزە یاخود لەسەر میوە، گرنگەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم شووتی خواردووە. شووتی یەکێکە لە مادە سوودبەخشەکان و زۆر ئیسفادەی هەیە بۆ ئینسان. یەکێکە لە مادە پڕ ئاوەکان کە لە 90 زیاتری ئاوە و شەکری تایە و تاقەیەکی زۆری تایە و سەهلە لەسەر مەعیدە، ڤیتامین و معدەنێکی زۆر و مینەڕاڵێکی زۆری تایە. یەکێکە لە هۆکارەکانی لابردنی بەردی گورچیلە، زەختی ئینسان دابەزێنێ، زۆر جار نەزیفی ئینسان ئەوەستێنێتەوە، پێسی ئینسان جوانەکە، وەکو چۆن هەر خۆی پێستەکەی جوانە. زۆر جار میوە کە بین خۆشەویستەکانم، میوە کە لە دەرەوە ئیبینی تعبیر لە ناخی ئینسانەکە خۆیەکە. یعنی شووتی چەند لە دەرەوە جوانە، ئاواش تەسیر لەسەر پێسی ئینسانەکات و پێسی ئینسان جوانەکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم شووتی پێخۆش بووە و شووتی بە تەنیا خواردووە و لەگەڵ شتی تریشە خواردوێتی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم زۆر حەزی لە خواردنی شووتی و ترێ بووە. ئەم دوانەی وەکو میوە زۆر خواردوون و شووتی خواردووە لەگەڵ خورمایە. فەرمیەتی گەرمی ئەم بە ساردی ئەوە کوژین. هەتا ئێستاکەنە تۆپ تحلیلێکی بۆ ئەمە نییە، تحلیلێکی واقعی بۆ ئەمە نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مەبەستی چیەکە؟ فەرمێ نەکسیر و حەڕ هذا ببەردی هذا و بەردی هذا بحەڕی هذا. ئەفەرمێ گەرمی ئەم ساردی ئەم بە گەرمی ئەوە کوژین و گەرمی ئەویش بە ساردی ئەوە کوژین. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دوو خواردنی ئاوێتە کردووە و ویستێتی حاڵیمان کە ئەم دوو خواردنە یەکیان گەرمە یەکیان ساردە. هەتا ئێستاکەنە ئێمە لە مستەلەحی طبیە ئەمەمان نییە، یاخۆ طب نەچۆتە عمقیەوە، یاخۆ پێی نەگەیشتووە. بەس من دڵنیام چەند ساڵێکی تر دەرەکەوێ ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بەسی چییە؟ ئەو تاقەی کە تایەتی، ئەو ATP کە تایەتی، ئەو گلوکۆزی کە تایەتی، مەبەستی چییە؟ بە ساردی. بۆ هەندێک خواردن هەیە ساردە. ئایا بەسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەو خواردنانی کە تەسیریان لەسەر شەکرە هەیە، ئەو خواردنەی تەسیریان لەسەر شەکرە نییە؟ ئەمە ئێستا ڕۆ باسێکین، مەفروضە چەند ساڵێکی تر بێ، دکتۆرێکی تر بێ، مختصێکی تر بێ لەم بوارەیە باسی ئەم مەوزوعە بکە. نابێ قسەکانی من دووبارە بکاتەوە، لەبەرەوەی بە شتێکی تازی پێ بێ. بۆیە عیلمێکی تازە دادێ پێ بترێ چۆن هەوری سارد و گەرم هەیە، ئاواژە بێ خواردنی گەرم و ساردا بێ. چۆن خوای گەورە فەرمێ و من كل شيء خلقنا زوجين، لە خواردنیشە ئەبێ ئەم عیلمە وردە و دەکەشف بێ. هیوادارم ئینشاءالله ئەم عیلمە لەسەر دەستی مسلمانە کەشف بێ، مسلمانەکان بەدوایە بچن بزان تاقی غیزایی ئەم دوو جۆرە خواردنە فەرقیان چییە. یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ترۆزی خواردووە؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ترۆزی خواردووە. ترۆزی یەکێکە لەو مادانەی کە فایبەری زۆرە و مهدئە و منەظمە و حراری ئینسان دابەزێنێ و یارمەتی هەزمی خواردنەدا و یارمەتی جومگەکانەدا. خواردنێکی زۆر بەسوودە، خواردنێکی زۆر بە ئیسفادەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بۆیە خواردوێتی، بەڵام زۆر جار لەگەڵ خورمایە خواردوێتی. دیسان خواردنێکی سارد لەگەڵ خواردنێکی گەرما پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم نوێشی کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چیتری خواردووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم زەبیبی خواردووە. زەبیب چییە خۆشەویستەکانم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هاتووە، ئەمە چییە؟ ئەمە مێوژە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مێوژی کردوتە ناو ئاوی ساردەوە، یاخود کوبیان کردوتە ناو ئاوە. ئابەم شێوەیە ڕۆژێک، دوو ڕۆژ، سێ ڕۆژ. ئێوارەی ڕۆژی سێم ئەگەر نەخورا بێ ڕشتوێتی، بۆی کە فێرمان کە ئەم مادەیە ئێکسپایرەکەی سێ ڕۆژە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەو 1400 ساڵ لەمەوە پێشەیە فێری سەحابەکانی کردووە شتێک هەیە پێوتێ ئێکسپایر دیت، کاتی بەسەر چوون. چەند ڕۆژ ئەمە بەکاردێ؟ 3 ڕۆژ.
مادەم خواردنێکی تەڕە هەتا مێوش بوو ئەکرا بەس مادەم تەڕ بوو کاتەی سەکەنە تەفاعولات دەکات سەکەنە مەجای هەیە میکرۆب لەسەری بنیشێ ئێستا مەجای بگۆڕێ بۆ مادەیەکی تر مەجای هەیە ژەهرابی بێ بۆیە ڕۆژێک دوو ڕۆژ ئێواری ڕۆژی سێم پێغەمبەری خوا سەسەم ڕشتوەتی سبحانە سێریم عیلمەکە چی ئەمی فێری پێغەمبەری خوا کردو سەلەم کە ئەبێ ئەمە سێدانە ڕۆژ بخورێ و زیاتری لێ نەخورێ یەکێکی تر لە خواردنەکانی پێغەمبەری خوا سەلەم خۆشەویستەکانم خوربوزە بووە یاخود خەربوزە بووە ئەمە ئایزەکانم کە فارسی پێڵە خەربوزە یاخود لە سونەتە هاتۆ پێوتێ خوربوزە ئەمە وەکو کاڵک وایە تۆزێ درێژکوالەترە پێغەمبەری خوا سەلەم لەگەڵ خورمایە خواردوێتی دیسان فەرمیەتی هومە الئەطیبان ئەمە دوو خواردنە چاکەکەن یاخود دوو خواردنە بەسوودەکەن یاخود دوو خواردنە پڕبەرەکەتەکەن لەبەرەوە هەر لە کوردواری خۆشمانە پێوتێ خەربوزە هەیە ئەگەر موسیمی خۆی بێلای بەقاڵەکان هەیە ئەو کەسێکی حەزی کە سونەتی پێغەمبەری خوا سەلەم تەطبیقکە ئەتوانێ ئەمە بخوا بەڵێ ئایزەکانم پێغەمبەری خوا سەلەم ئەمانی خواردووە و ئیسفادەی لێ کردوون پێغەمبەری خوا سەلەم کەشکی خواردووە ئەمە کەشکە کە ئەکوڵێنرێ و دوایی وشکەکرێتەوە پێغەمبەری خوا سەلەم خواردوێتی و بەکاری هێناوە کە یەکێکە کە لە منتوجاتەکانی شیر کە باسمان کرد کەواتە مادەیەکە وشک بوو پێغەمبەری خوا سەلەم هێشتوێتیەوە بەکاری هێناوەوە خواردوێتی بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا سەلەم بۆچی ئەمانی خواردەوە بۆچی ئەمانی بەکارهێناوە هەتاوەکو لاشەی ئینسان نەقسی نەبێ لە هیچ ڤیتامینێکە لە هیچ مینیڕاڵ و لە هیچ خۆیەکە لە هیچ جۆرە شەکرێکە میوە زۆر دەوڵەمەنە بە ئەلیاف یاخود پێوتێ فایبەر ئەم فایبەرانە کە ئەچنە لۆشی ئینسانەوە یارمەتی هەزمی ئینسانێن و زۆرینەی ئەو کۆلیسترۆڵانی کە دێتە ناو جۆگەی هەزمەوە لەگەڵ خۆیانە لە سا بیستی بە دوای خۆیانە بە کێشەکە نیاڵنجاری تێ بمژرێتەوە سوڕێکی تر تەواو کاو کۆلیسترۆڵ و بەردی زراو بۆ ئینسان دروستکە بەرەو لەگەڵ خۆی ڕایان ماڵێ بۆیە ئەلیافی ئەم خواردانە زۆرە کە ئینسان ئەبێت زیاترینی بخواوە بە ئیتیمامی پێباوە ئەبێ بیکە بە مەزدەرێکی غذایی خۆی و ناتوانێت ئینسانی استەغنای لێ بکە بەڵێ خۆشەویستەکانم و میوەش ئەمڕۆ یەکێکە لەو خواردنانەی کە وەکو چارەسەر و وەکو وقایەش بەکارهێندێ بۆ لاشەی ئینسان بۆیە هەر کاتی ئینسان ئەمانی بەکارنێنا میوەی بەکارنێنا وەکو پێویست بەداخەوە سەقافەتێکی زۆر کەممان هەیە بەرامبەر بە میوە خۆزگایە لە جیاتی ئەوەی کە خواردنی دەرەوەمان بۆ مناڵەکانمان ئەکڕی خۆزگایە فێری ئەوە بووین زەڵاتی میوە بۆ مناڵەکانمان بکەین چەند میوەیەکی بۆ تێکەڵکەین شربەتی بۆ بکەین بەسەرا کۆچکێکی بینێ فەرمو بڵین ئەمە زەڵاتەیە بیخۆ چۆن زەڵاتی تەماتە و خەیارەکەین ئاوە فێری زەڵاتی میوەمان بکردنایە مناڵەکانمان فێری خواردنیمان بکردایە چکە زۆر دایک مناڵەکەی هێنێ قەبزە یاخود کێشەی تری هەزمی هەیە یاخود حتا کێشەی گەشەی هەیە ضرورە مناڵ فێری ئەمە بێ ئەوە دایکە بەڕێزەکان مناڵەکانیان فێری ئەوکەن یەکەم بۆی کە مناڵەکانیان قەڵەو نەبن دووەم بۆی کە لە سەرەتان بە دووریان خەن سێم بۆی کە ئیلتیهابی ڕێخواڵەیان توش نەبێ چوارم بۆی کە لە نەخۆشی شەکرە بە دوور بن و نەخۆشی گوچی لە بە دوور بن و تووشی نەقسی معدەن و ڤیتامینەکان نەبن بەڵێ ئایزەکانم پێغەمبەری خوا سەلەم ئەمانی نوێش کردووە ئەی ئێمە پێغەمبەری خوا سەلەم بە زمانی حاڵ پێمانە فەرمێت من ئەوەی کە لە منتەقەی خۆما لە بیابانی خۆما لە دەوروبەری مەکە و مەدینەی خۆم شکم برد و دەستم کە و خواردم چونکە ئەمانە ضرورە بۆ لاشەی من ئەمانەش سونەتن بەڵام ئێوە لە منتەقەی خۆتانە چ جۆرە میوەیەکی تر شک ئەبن کە لە خاکی خۆتانایەتە بەرهەم ئەمە بۆ لاشەی ئێوە ضرورە چونکە ئێوەش لەو خاکە دروست بوون ئینسان لەسەر هەر خاکێ پێ ئەگا لەسەر هەر خاکی ئەژی میوەی ئەو منتەقەیە زیاد لە هەموو میوەیەکی تر ضرورە بە لاشەی بۆیە ئینسان باشترین شت لە میوەک حتا کە بیخوا میوەی مستەورد نییە میوەیەک نییە کە لە وڵاتێکی ترەوە بێ میوەی خاکی خۆی ئێسێمە لە کوردستانی خۆمانە چیمان هەیە هەموو ئەو میوانە لە ترێ لە هەنجیر لە قەیسی لە قۆخ لە هەنار لە گوێس هەموو ئەو میوانەی کە لە منتەقەی خۆمان ئاڕوێ لاشەی ئێمە پێویستی پێیەتی بۆیە لەسەر ئەرزی ئێمە پێ ئەگا بۆیە لەگەڵ سونەتی پێغەمبەری خوا سەلەم پێغەمبەری خوا سەلەم دەستمانە خاتە سەر ستاندەرەکان دەستمانە خاتە سەر ئیشە گرنگەکان پێمانە فەرمێ میوە ضرورە میوە بخۆن ئەمانە بخۆن کە من خواردومە و ئەو میوانەش بخۆن کە لە منتەقەی خۆتانە و بەرهەم دێ خۆشەویستەکانم مسلمانانێ پرسیارمان لێ یەکەن ئایا میوەکەی ئەخورێ فعلا ئەمە ملاحەزەیەکی زۆر جوان و پرسیارێکی زۆر بەجێیە ئێمە بەداخەوە میوە ئەخۆین بەڵام ئیسفادەی لێ ناکەین
کاتی خواردنی شتەکانمان بەجێ نییە. بۆ نمونە کە گۆشتە خۆین ئەگە چاینێکین بەسەرەوە زانی چمان نەخواردووە، نازانین چاکە ناڵێ ئاسنی ناو گۆشتەکە بمژدەی ئیسفادە لە گۆشتەکەش ناکەین بەداخەوە. دوای چاکەش ئەبێ دوای چی بکەین؟ ئەنجاکسە دوای میوەکیکەین بەسەرە. خۆی ئەمە غەڵەتە بەڕاستی. میوە ئەبێ بەسکی بەتاڵ بخورێ، میوە ئەبێ بە برسێتی بخورێ. حتا خۆی گەورە کە باسی ئەهلی باشتەکە فەرمەچی فەمێ وەفاکیهەتی مما یەتەخەیەڕون، دوای ئەوە وەلەحمی طەیری مما یەشتەهون. دکتۆر کە ڤیتامین تێهاتێ، ڤیتامین ئەلەمانە دروست بووە خۆشەویستەکەم، کە ڤیتامینی تێهاتێ لە بەچی ئەلە بەسکی بەتاڵ بیخۆ بۆی کە ئیسفادە لە ڤیتامینەکە بکەی. بەس ئێمە لە کاتێکا زۆر تێرین هیچی ترمان بۆ ناخرێ، چونکە میوە بە سووکەزانی ئەتخوا میوەکەش بێنە، چونکە جێ بێتەوە. کەچی بەعکسەوەی ئەبێ میوەکە بخۆیت، جی میوەکە بێتەوە، ئیسفادە لە میوەکە بکەی، ئینجا خواردنی تر دوای ئەوە بخورێ. بەڵێ خۆشەویستەکانم، ئەمەش بەشێکە لە خۆراکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەگەر نەیکردایە پێغەمبەری خوا دەستی بۆ میوە نەبردایە، ئەمڕۆ لەوانەیە ئێمە بە حرام و بە ئیسراف و بە زیادڕەویمان بزانایە. مادەمە خۆشەویستەمان خواردوێتی، ئەمڕۆ ئێمە بە حەزەرەوەنا بەڵکو بە سونەتەوە دەستی بۆ بین و وەکو ئەو چۆن نۆشی کردووە ئێمە شوێن پەنجەکانی هەڵەگرین و ئابوو شێوەیە میوە ئەخۆین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.